دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کاری کۆبوونەوەکەمانەکەین. 2000 پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژەی یاسای چاکسازی کرد و سیفەتی بەپەلەشی پێدا. فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکانی پەرلەمانیش تێبینیان لەسەر پرۆژەی یاساکە هەیە و پێیان وایە کەم و کوڕی زۆری تێدایە. ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکی ناتەواوە و پرۆژەیەکی جوزئیە. بەلای فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژەی یاسا چاکسازیەی کە حکومەت نردوێتی کەم و کوڕی و نادادگەری زۆری تێدایە و ستەم لە خانەنشینی ئاسایی و کەسوکاری شەهیدان و زیندانیانی سیاسی کراوە و هیچ باسی داهاتی حکومەت و موچەی پاشەکەوت کراوی فەرمانبەرانی تێدا نەکراوە. بەدیدی ئێمە ئەم پرۆژەیە بەڕاستی پرۆژەیەکی ناتەواوە و پرۆژەیەکی جوزئیە لەبەرەوەی باسی سێکتەرە گرنگ و گەورەکانی هەرێمی کوردستانی نەکردووە، وەک نەوت، وەک غاز و گومرگ، خاڵە سنووریەکان داهات بە شێوەیەکی گشتی. ئەوەی کە بەڕاستی بە ناحەقی دەزانین لەم پرۆژەیەدا باسی کەمترین موچەی خانەنشین نەکراوە کێمە پێمان وایە و داوا دەکەین کە کەمترین موچە وەک ئەوەی عراقی لێ بکرێ لە 400 بۆ 500,000 بێ موچەی خانەنشینی، ئەین لەوە کەمتر نەبێ. لەم پرۆژەیەدا کە خاڵێکی زۆر گرنگە بەلای ئێمە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەکی باسی پاشەکوتی موچەی نەکردووە. ئێستا فراکسیۆن و پەرلەمانتارانی پەرلەمان لە سەر پرۆژەی یاسای چاکسازی دابەش بوونەتە سەر دوو بەرەیەک کە پارتی سەرپەرشتی دەکات، ژمارەیەک پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکانیش پشتیوانی دەکەن. پێیان وایە ئەو پرۆژە لە بەرژەوەندی تەواوی چین و توێژە جیاوازەکاندایە. بەرەکەی تریش کە کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ خاوەنداریتی دەکەن و ژمارەیەک لە پەرلەمانتارانی گۆڕان و یەکێتیش پشتیوانی دەکەن. پێیان وایە ئەو پرۆژەیە هێندە لە بەرژەوەندی پلەباڵەکاندایە لە قازانجی فەرمانبەران و خانە نشینانی ئاساییدا نییە. جەختەکەینەوە لەسەرەوەی کە ئەبێ ئەم پرۆژەی چاکسازیە بۆ لابردنی ئەو ستەمەی بەسەر چین و توێژەکانی ناو لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێیدا بێتە دی. بۆ نمونە کە 400,000 کەمتری تێدا نەبێ لە خانەنشینیە. بۆ نمونە میکانیزمی ڕوون دیاری بکرێ بۆ گەڕانەی پاشەکەوتی موچە و ئەو فەرقە زۆرەی نێوان خانەنشینی پلە تایبەت و خانەنشینی چینەکانی تری لیستی موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر کەم بکرێتەوە. جارە لەبەرەوەی گفتوگۆمان نەکردەوە پرۆژەکە تازە هاتووە. ئەوەی کە دەبوایە نەبوایە نارێم، ئەوەی کە دەبوایە هەبوایە دەبوایە بەڕاستی هەندێک زیاتر گرنگی بە چینی خوارێ بدایە بۆ بەرزکردنەوەی ئاستی موچەکانیان و گژێوی ژیانیان. سیفەتی بە پەلەی بدەینێ لەوەی کە خۆمان پەلە بکەین، لەوەی یاسایەکی باز لە جیاتی 5 مانگە چاوەڕێی حکومەت دەکەین ئەم پرۆژەیەمان بۆ بنێرێ بە 5 ڕۆژدانەی بە پەرلەمان دەریچوێنن. ئەمە من پێم وایە هەڵەیە. لەبەر ئەوەی ئەو مانگە پشووی پەرلەمان دەست پێ دەکات، بۆیە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان سیفەتی بەپەلەی بە پرۆژەی یاسای چاکسازیدا و دەبێت کەمتر لە هەفتەیەک لێژنە پەیوەنددارەکان راپۆرتی لەسەر ئامادە بکەن و دانیشتنی دووەم لەسەر پرۆژەکە بڕێوە بچێت. بەڵام پێدەچێت لەبەر زۆری تێبینی لەسەر پرۆژەی یاساکە و بە ئاسانی و بە خێرایی کە حکومەت مەبەستێتی پرۆژەکە پەسەند نەکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.